ئەگەر سەربازی ون بگەڕێتەوە یان زیندوو بووایە چی دەوت یانی بە تەسەووری تۆ خبرەیەکی زۆری سەربازیت هەیە تەسەور تەکرد چی بڵێت؟ ئەو ئەگەر باسی جۆری شەڕەکان بکەینە ئەگەر لە جەنگی عێراقا بێتن ئێران ئەو سەربازەی هەڵبسێتەوە پرسیاری ئەوەیە من لە پێناوی چی کوژرام بووە ئەم شەڕەم کە کرد تۆ چووی بە گژ ئێرانە هاتی تۆ دوایەوە گەڕایتەوە سەر اتیفاقی جەزائر هواری بۆ مێدێن شای ئێران سەدام حوسێن ئەی بۆ باشە ئێرانە ئەم شەڕەت نایەوە دوای 8 ساڵ گەرە چیت دەستکەوت ئەو سەربازە چ پرسیارێکە بێ بۆ کوژران من لە پێناوی چییە نیشتیمان نبوو چی بوو نەخێر تەنها لە بەرغایەتی شخص بوو زیاتر طبعا نەخوا ئەوە دەڵێت ئەوە دەڵێتن شتێکی سەختە پێت وایە عێراق پەندی وەرگتووە لە ڕابردووی خۆی؟ نەخێر ئەو عەقڵیەتە یارماوە نەخێر هەرماوە شەڕانگێزیە هەرەوە عەقڵیەتەی ماوە نەگۆڕاوە سەیریان بکەی جارێ دۆنێکە لێرە وەستاین ئەفسەرە لێمی پرسی وتی سوپای عێراق ئێستا لە سوپای کۆن باشتر بوو جاران وتم جارێ بڕۆن مەشقکەن پێویستە ئەمە مەشق پێویستیتان پێێتی زۆر هێشتان ماوە زۆرتان پێویستیە بەڵێ